إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا أما بعد مسلمان برزكان خواهی گوره سبحانه وتعالى هر مروفيچی درست کردووە لەدایک دەبی إلا ئەو کەسە بە مسلمانی لەدایک دەبی پاشان پەنا بەخوای گەورە ئەوجە داک و بابی و دەوروبەری دەیگۆڕن بەرەو شرک و کوفر و جوولەکە و گاورایەتی دەیان بن وەک پێغەمبەرمان عەلەیهی السەڵاتو وەسەلام دەفەرمێت كل مولود يولد على الفطرة هەموو منداڵێک کە لەدایک دەبی بە مسلمانی لەدایک دەبی بەڵام ئەوجە فەئەبەواه یوهەویدانه ئەو یونەصیرانه ئەو یومەجیسانه ئەوجە دایک و باوکی وا لێ دەکەن ئەو منداڵی دەکەنە جوولەکە و گاور و مەجووس و تاکۆتایەکەی و بە هەمان شێوە دەبینین چۆن داک و باب دەوری هەیە لەو منداڵەکەی تووشی کوفر و شرک بی ئەو شوێنەش دەوری هەیە بۆی خەڵک تووشی کوفر بن بۆی خەڵک تووشی شرک بن جا دەور و بەرە ئەوجە کەناڵ و ڕاگەیاندنە ئەوجە هەندە خەڵکانێک بە ناوی دینەوە کوفر و شرک بڕازێنەوە بۆ خەڵک جا بۆیە بەڕێزان دەمانێ باسی ترسناشی شرک بکەین ئایا شرک چییە و ئەگەر مسلمان پەنا بەخوای گەورە شەریکی بۆ خوا بڕیاردا لە قیامەت چی لێ بەسەر دێ لە سەرەتا با بزانین ئەو شتە هەڵەیە ناو مێشکمان دەربینین خەڵک وا دەزانێ شرک هەر ئەوەیە تۆ باوەڕ دوابی خوایەکی دی هەیە نەخێر یان باوەڕ دوابی خوایەکی دی کە ئاسمانی دروست کردیە و زەوی دروست کردیە نەخێر بەس ئەوە نییە بەڵکو شرک ئەوەیە صرف شيء من عبادة الله لغير الله هەر عیبادەتێک تەنها بۆ ئەڵڵا بێت بچین بۆ غەیری خوا بیکەین ئەوە تۆ شەریکت بۆ خوا بڕیاردایە ئەوجە دوعا عیبادەتە پێغەمبەرمان دەفەرمی عەلەیهی السەڵاتو وەسەلام الدعاء هو العبادة دوعا عیبادەتە تۆ بچی لە غەیری خوا بپاڕێەوە ئەوە شەریکت بۆ خوا بڕیاردایە دەوەرە ئەو ڕۆ چەند کەسەیە ئەوەندەی دڵی بە قەبرەوە وابەستەیە ئەوەندەی دڵی بە قەبری فرانکە شێخی فرانکە نازانم چێ بەستەیە بەخوای ئەوەندە دڵی بەخوا وابەستە نییە بڕە لە کاتی ناخۆشی و دەرد و بەڵا بزانین ئەوەندەی هاوار دەکاتە قەبر و شێخ و مەشایخان و نازانم چێ و چێ بزانە ئەوەندە هاوار دەکاتە ئەڵڵا سوبحانە وەتەعالا بۆیە وەک زانایان دەفەرمون هۆکاری بڵاوبوونەوەی شرک گومانی خراپبردنە بەخوای گەورە سوبحانە وەتەعالا چونکە ئەگەر ئەو کەسە گومانی خراپی بەخوا نەبات ناچی لە باتی هاوار بکاتە ئەڵڵا تووشی نەخۆش دەچی لە قەبرێک دەپاڕێتەوە لە سەیدێک دەپاڕێتەوە یان ئی مەلایەکە یان ئی شێخێکە ورە وەکو تۆ مرۆڤن ئەوانە چیان بەدەستە ئێ پێغەمبەرەکەت عەلەیهی السەڵاتو وەسەلام بۆ خۆی دەفەرمێ کاکە إذا مات الإنسان انقطع عمله هەر مرۆڤێک مرد کردەوەی چاشی خۆی دەپچڕێ نامینێ هیچی لۆ خۆی پێ نەکرێ ئەو چی لۆ تو پێ دەکرێ جا با بزانین خوای گەورە لە قورئان چۆن باسی ئەم بابەتەی کردووە یەکەمیان جێ بدەنێ خوای گەورە لە قورئان دەفەرمێت ومن أضل ممن يدعو من دون الله چێ هەیە لەو کەسە گومڕاتر چێ هەیە لەو کەسە گومڕاتر
کە هانا و هاواری بۆ جگە لە خوای گەورە دەبات لە غەیری خوا دەپاڕێتەوە. ومن أضل ممن يدعو من دون الله من لا يستجيب له إلى يوم القيامة. هر هاواری بکە بەخوا تا ڕۆژی قیامەت وەڵام من ناداتەوە. وهم عن دعائهم غافلون. هەر نوزە نوزی بکە بەڵە قەبرەکەی پاڕێەوە هیچ ئاگای لە توش نییە. ئەوە لە دنیایە ئەدی وإذا حشر الناس كانوا لهم أعداء وكانوا بعبادتهم كافرين. چی گوتی ئەوی بکە؟ ئەم پێم گوتی لەم بپاڕێەوە. شیخ عەبدولقادر گیلانی ڕەحمەتی خوای لێ بێ پیاو چاک بووە عالم بووە ئەو گوتیتی خەڵکی وەرە لەم بپاڕێنەوە کەینی وای فەرمووە کتابەکانی وا مەوجودە نی خرشتوای نەفەرمووە. بۆیە با بزانین وەکو ئیبن قەیم ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێت ومن أنواعه يعني لزوركان الشرك طلب الحوائج من الموتى والاستغاثة بهم والتوجه إليهم وهذا أصل شرك العالم. دفرم لزوركان الشرك كابرا بتشي داوي حاجتي خوي لمردوي بكا تخوا واصلة پروردگاري آسمان و أرزبيني بتشي داوي لمردوي بكا من دالم بدي يا إخوائي قورا دیارە گومانی خراپە خوا پێی ناکرێ لێو دەچی لەو قەبرەی دەپاڕێتەوە. ئەگەر ئەو گومانە خراپەی نەبی لۆ ڕاستەوخۆ لە خوا ناپاڕێەوە کاکە. ئەخە ئەمە گوناحمانە با گوناحمان نەبی چییە؟ یعنی ئەگە بە گوناحی دابچین چێمان هەیە لەسەر زەوی گوناحی نەبی بەس پێغەمبەرانە سەڵات و سەلامی خوایان لێبێت. و هەروەها لە ئاەتەش کە خوای گەورە دەفەرمێ وێنێ ئەو کەسانەی کە هانا و هاواری بۆ غەیری خوا دەکەن چاک جێبدەنێ. خوای گەورە دەفەرمێ لە سوورەتی العنکەبوت مثل الذين اتخذوا من دون الله أولياء كمثل العنكبوت اتخذت بيتا وإن أوهن البيوت لبيت العنكبوت لو كانوا يعلمون. دەفەرمی وێنەی ئەو کەسانە کە هانا و هاوار و پاڕانەوەیان لۆ غەیری خوایە کەسانێکیان کردیتە سەر خەری خۆیان و لێیان دەپاڕێنەوە وێنەی ئەو کەسانە وەکو چوایە كمثل العنكبوت اتخذت بيتا. هەمووتان جاڵجاڵۆکەتان بینیە وەنیە کە لە قونجکە دیوارەکی خانووکەکی دروست دەکات دەفەرمی وەکو ئەو عنکەبوتە وایە وەکو ئەو جاڵجاڵۆکە وایە ئەو خانووکەی دروست کردیە. دەفەرمێ بێهێزترین لاواازترین ماڵی چییە؟ ماڵی عنکەبوتیە ماڵی جاڵجاڵەکەیە نە لە سەرما دەیپارێزی نە لە گەرما دەیپارێزی دەستەشی پێدابنی وێران دەبی. دەفەرمی وێنی ئەو کەسانێک کە غەیری خوا دەپەرستن وەکو ئەو عنکەبوتە وایە. جا بۆیە بەڕێزە گەورەترین تاوان لەسەر ڕووی زەوی ئێستا لێمان پرسی لەوانێ ئەو برێت دزیە ئەو برێت زینایە بەرام نەخێت. گەورەترین تاوان لەسەر ڕووی زەوی شەریک بڕیاردانە بۆ خوای گەورە سوبحانەوە وتەعالا. عەبدوڵای کوڕی مەسعود دەفەرمێ گوتم ئەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام أي الذنب أعظم عند الله گەورەترین تاوان لای خوای چییە؟ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام نەیفەرموو زینایە نەیفەرموو ئارەقە نەیفەرموو دزیە فەرمی أن تجعل لله ندا وهو خلقك بچی شەریک بۆ خوا بڕیار بدەی لەگەڵ ڕۆژدا خوا ئەتوی دروست کردیە. جا بووی ئەوانە هەمووی شتێکی گەورەیە پەنا بە خوای گەورە بچی سوزدە لەو کەسێک ببەی جاوە سەید بی شێخ بی مەلا بی سەرۆکی وڵات بی مادەم بە نیەت عیباد بی شرکە یان بە هەمان شێوە سەربڕینە وەڵا منداڵێکمان نەخۆشە با بچین لە فرانکە قەبری حەیوانێکی لەو سەرەتە چابینەوە ئەی باشە لۆ لە خوای سەر نابڕی. یعنی قەنەعەت وایە ئەو قەبرە شفات داتن بەڵام خوا شفات نادا. بۆیە بەڕێزان باواز دەو فکرە جاهیلیەتە بینین ئەوە هەموو ئاەتی خوایە خوای گەورە باس دەکات وأن المساجد لله فلا تدعوا مع الله أحدا. كاكا مزگەوتەکان ماڵی خوانە لەگەڵ خوا هاوار مەکەنە کەسی تر. هێ خوای گەورە وا دەفەرمێت بۆیە وەڵڵاهی چاک جێبدەنێ هەر کەسێک 100 ساڵ نوێژ و ڕۆژی بکات شەریک بۆ خوا بڕیار بدات لەسەر کوفر و شرک بمری ئەوەندە سوودی پێ ناگەێنی. ئەوە نەقسەی منە خوای گەورە دەفەرمێ جێبدەنێ لئن أشركت ليحبطن عملك ولتكونن من الخاسرين.
ئەگەر شەریک بۆ خوا بڕیار بدەی هەموو کار کردووەت پوچەڵ دەبتەوە و لە ڕۆژی قیامەتی لە خەسارەت مەندان دەبی. بۆیە بەڕێزان چۆن نوێژمان تەنها بۆ خوایە، سوزدەت بەس بۆ خوا بێ، دوعات بەس لۆ خوا بێ، حەیوان سەربڕین بەس لۆ خوا بێ، نەزر دەکەی بەس لۆ خوای نەزرکە، داوای بەهانا و هاتن و دەرد و بەڵاست دەکەی لەسەر لابات تەنها لە ئەڵڵا داوا بکە سوبحانەه وتەعالا. یا ڕەبی خوایە بۆ خاتی ناوزەنەکان و سیفەتە بەرزەکانت وڵاتی مسلمانان پا بکەوە لە شرک و کوفر. یا ڕەبی خوایە هەر کەسێک تووشی گوناحێکی ئەوها بۆ خوایە وای لێ بکەی تۆبە بکە و بگەڕێتەوە. یا ڕەبی مان پارێزی لە شرک و تاوان و گوناح. آمین آمین والحمد لله رب العالمين. بەڕێزان ئەوەی کە باسمان کرد ئەنجامدانی عیبادەتێک لە عیبادەتەکان بۆ جگە بۆ خوای گەورە، ئەوە شرکە پەنا بە خوای گەورە خاوەنەکەی لە دینی ئیسلام دەردەچی. ئەوە شرکی گەورەی پێدەوترێ. شرکی گەورە بزانن هەر مسلمانێک ئەنجامیدا هەتا ناو جەهەنەم دەمینێتەوە و بە حەیاتی خۆی بەهەشت نابینی و هەر کردەوەیەکی چاچی ئەنجام دابی لە دنیایە هەمووی پوچەڵ دەبیتەوە. بۆی وە خوای گەورە دەفەرمێت إنه من يشرك بالله فقد حرم الله عليه الجنة ومأواه النار. هەر کەسێک شەریک بۆ خوا بڕیار بدات بەهەشتی لەسەر حەرام دەبی و شوێنەکەشی جەهەنەم دەبی. جۆرێش کە لە شرکمان هەیە شرکی بچووکە. شرکی بچووک نەک تاوانەکەی بچووکە، تاوانەکەی گەورە و کەبائیرە، بەڵام خاوەنەکەی پێی کافر نابی. لەوانە بەویستی خوا و بەویستی تۆ. هەندێک خەڵک هەیە قسەی دەکەن بەویستی خوا و بەویستی گەل سەر دەکەوین. ئیلو گەل چییە بەرامبەر خوای؟ نابی بڵێن بەویستی خوا و بەویستی گەل، نە، تەنها بەویستی خوا یان بەویستی خوا پاشان بەویستی گەل. ئافرەتێکە بوو ناوی قوتەیلە بوو. فەرمی ئەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە خەوم بینی جوولەکەم لە خەو بینی جوولەکە. گوتیان ئەی مسلمان ئەنگۆ ئینسانی باشن، بەڵام ئینەکم تونەدیدون و ئینەکم تشریکون. ئەی مسلمانان ئەنگۆ شەریک بۆ خوا بڕیاردەن. چ دەڵێن؟ دەڵێن ماشاء الله وشئتا. ئەوە دەڵێنە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر شتێک بی دەڵێن بەویستی خوا و بەویستی تو ئەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. ئەوە شرکە. مسلمان بۆی نێبرێ بەویستی خوا و بەویستی پێغەمبەر ئەو شتەی دەکەین. تەنها بەویستی خوا یان بە ناوی خوا و بە ناوی گەل. گەل چییە؟ تەنها بە ناوی خوا پاشان بە ناوی گەل پاشان. یان کورامە چێم هەیە بەس ئەتوو خوام هەیە، بەس خوا و ئەتوم هەیە دەینتە ڕێزی خۆی. ئەوە شرکە. تەنها خوامان هەیە پاشان ئەگەر ویست بڵێ ئەوجە ئەتوو. کورە من تەنها لەخوا ئاسمانم هەیە لەسەر زەوی ئەتوم هەیە. یان کورە ئەگەر ڕاتبەکە نەبی دەمرین لە برسان ئەدی خوا ڕزقدەر نییە. ئەوانە هەمووی شرکە پەنا بە خوای گەورە ناو مسلمانانیش هەیە. ئەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ خۆی ڕازی نەبوو ئەو شتە بکرێ. دە ئێستاش ئەو شتەوان ناو خەڵکیشێ بە تایبەتی هەندێک لە سیاسیەکان کە بە حیساب دیندارەکان ئەوها دەڵێن بە پشتی خوا و بە پشتی گەل سەر دەکەوین. نەخێ، تەنها بە پشتی خوا، تەنها بە ڕەزامەندی خوا، تەنها بە قودرەتی خوا. جۆرێش کە لەو شرکانێک کە هەیە سوێند خواردن بە جگە لە خوایە کە دیسان سوبحان الله ئەو شتە ناو خەڵکی هەر بەربڵاوە. بە گۆڕی بابم، بە قەبری شەهیدان، یان بە سەری پێغەمبەری، یان بە تەلاقم، یان بە ناموسم، یان بە شەڕەفم، یان بەو زادەی، یان بەو مزگەوتەی، یان نازان بەو حەجەی ماڵی خوام لێ کردیە، یان بەو کەعبەی. ئەوانە هەمووی شرکە کاکە. هەتا کەی نێواز دەنین جێمالی بدووە. پێغەمبەرەکەت دەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام من حلف بغير الله فقد أشرك. هەر کەسێک سوندی خوار بەجگە لە خوای گەورە ئەوە شەریکی بۆ خوا بڕیاردایە یان دەرێ بە سەری من. ئەوانە هەمووی شرکە باواز لێ بینین. عەبدوڵڵای کوڕی مەسعود سەحابەیە چتە فەرمێت؟ دەیفەرموو لأن أحلف بالله كاذبا أحب إلي من أن أحلف بغيره صادقا. دەیفەرموو ئەگەر سوێن بخۆم برێم وەڵڵاهی بە درۆ ها هێشتا لام خۆشەویسترە
نەک برێم سوێن بەجگە بەخوا بخۆم بەڕاستی، یعنی برێم وەڵڵاهی ئەو شتم کردە نەشم کردبی. چەند تاوانێکی گەورەیە. دەیفەرمووی هێشتان باشتر نەک برێم بە گۆڕی فرانی، یان بە سەری فرانی، یان بە قەبری فرانی. چەندێ ئەو ڕە موسڵمانان ئەو شتانە دەکەن، یان دەرێ بە حەقی خوای، یان بە حەقی پێغەمبەری. ئێستا لێی پرسی حەقی خوای چێ نازانی؟ حەقی خوای یعنی عیبادەت، نوێژ و ڕۆژ و زەکات و ئەوانە. تۆ دروست نییە سوێن بەو شتانە بخۆی. جا بۆیە بەڕێزان ئەوانە هەمووی شرکە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام جێی لە ئیمامی عومەر بوو، فەرمووی سوێن بە باوکم، فەرمووی ئین الله وەڕەسوولەه ينهيان أن تحلفوا بآبائكم. فرم أي عمر خوای گەورە و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام قەدەغەتان لێ دەکات سوێن بە باوکتان بخۆن، مەیکەن شتیوە. جا بۆیە بەڕێزان بە ئەو پۆخڵەواتانی قەدیم لە ناو مێشکمان دەربینی کاکە پێغەمبەرەکەت دەفەرمێ شرکە، واوازی لێ بینین تەواو مادەم شرکە خۆمان لێ بەدوو بگرین پەنا بە خوای گەورە. یا ربی خوای بۆ خاتی ناوزەنەکان و سیفەتە بەرزەکان لێت دەپارێن ومان پارێزی لە شرک و کوفر. یا ربی خوای لەسەر ئیسلام و یەکخواپەرستی مان برێنی. یا ربی خوای لەو کاتێک کە دەمرین شرک و کوفر لە دڵماندا نەبی. یا ربی خوای بمان پارێزی لە تاوان و گوناح. یا ربی خوای لە مردوی مسلمانان خۆش بی. یا ربی خوای لە مردوی مسلمانان خۆش بی. یا ربی خوای ئەوەی نەخۆشیێکی شفای بۆ بنێری. یا ربی خوای شفای بۆ بنێری. یا ربی خوای لە دایک و باوکی مسلمانان خۆش بی. یا ربی خوای لە دایک و باوکمان خۆش بی. یا ربی خوای پلە و پای فردەوس الئەعلایان بە قسمەت بکەی. یا ربی وڵاتمان پارێزی لە فیتنە و ئاژاوە. یا ربی هەر کەسێک دەیەوێ خراپە و ئاژاوە لەو کوردستانە بنێتەوە خوای سەرقاڵی بکەی بە خۆیەوە. یا ربی هەر کەسێک چاکە و باشێ بۆ کوردستانە دوێ خوای زیاتر چاکەی بکەی. یا ربی دوعاکانمان قبول بکەی. یا ربی دوعاکانمان قبول بکەی. یا ربی دوعاکانمان قبول بکەی. آمين آمين والحمد لله رب العالمين.